نا مليون نچۆتە ملیۆن خۆ مەج لە کوردەکەی نیە تاواکو حسابێکی زۆری بەبێ پیرۆزێ بەش بەشێکە تاوا کردووە بەرزساری گشتی ئەم بەشە بۆ پیاوان تا چەندێک دەرفەتی کاری هەیە وڵی هەموو بەشێک بەپێی پێویست دەرفەتی کاری هەیە بەڵام تۆ بایەوە سەرکەوتوی تایە یان لە ئیشەکە شارەزای پەرە بە ئیشەکەدەی ئەتوانی تیا سەرکەوتوو بی بەنیازیشی تۆ دوای تەواوکردنی پەیمانگا وڵی بەنیازم ئینشەڵڵا پەرە بە ئیشەکەم بدەم و هەڵ بدەم شادی زیاتر بەدەست بێنم و هەر لە بوارەکە خۆمدا ئیش بکەم من بەرداوە پرسیارە لە خانمانەکەم کە بۆ تەخەڕوجەکە و چەندێکە سەرف کردووە تۆ کوڕێک چەندێکە سەرف کردووە وڵی من نەخران نازانم لێ هەد 100,000 شتێوە 100,000 سەرف کردووە وڵی نازانم بەجل و بەرگە بە قادوینە گشتیکە ڕیشیشە بۆ چا کردووە پیرۆزێ بێ ڕون تۆش بە هەمان شوێ پەرستاری گشتیە هەلی کاری بۆ ڕەخساوە لەخوا بەزیاد بێ بەڵێ خاوەنی هەلی کاری خۆم لە بوارەکەی خۆمە بەنیازی چی بکەی پلانی داهاتوو چییە؟ پلانمە ئەوەیە کە لە هەر لە بوارەکەی خۆمە بە خیبرەی زیاتر بە ماندووبوونی زیاتر بتوانم کە شتی زیاتر خزمەت بە خەڵک بکەم هەم بە خۆم و هەم بە خەڵکیش ئەتەوێت زیاتر بخوێنی؟ وڵی ئەگەر مەجال هەبێ بۆ نا حەزەکەم بەڵێ تۆ پلانت چییە بەنیازی چیت؟ الحمد لله إن شاء الله لا بواركي خوما بريزياتري بي ام بالله لبروي خاون إيشي خوم لإسا خاون إيشي خوتي يا إيشكي لو بواريا يعني إيش أكم لو بواريا بالله من لها وراك وراكتانا برسي وتم تشانك تاسرف كردو وتخرجكتان أي وتشانك تاسرف كردو حسابم نكردو بس صرفم كردو والله صاد وصف يا صاد أتوان بلان زور سرو تريش نا مليون نچۆتە ملیۆن خۆ مەج لە کوردەکەی نیە تاواکو حسابێکی زۆری بەبێ بەڵام ئیتر ئەمەش شتەکان جوان بێ یارە بێ حسابی باشی هەبێ وایە والله من باش بوو تقريبا 120 يعني لا تشاول جلا كردك يا باش بس جلا كردك شو كده تو بس كردك يعني جلا كردي جران ترى يصير مصروفي زور ترى انجا شيريني كرينو رازانوي كفروا بشتو بالضبط بوميوان وبابا تاعنا والله بلا بالتأكيد يا اخواتي روسان بيقولوا با اواتي اخواتام بجد